بەڵێ خۆشەویستان هەر لە تەوەری ڕووماڵی پەیامنێرانمان کە لە شارشارچەکانی کوردستانەوە چالاکیەکانی ڕۆژ بۆ ئێوەی عزیز و خۆشەویست دەگوازنەوە دەچینە لای پەیامنێرمان جەلال جەباری لە چەمچەماڵە. کاک جەلال سڵاوی خوات لێبێ و بەیانیت باش لە چەمچەماڵی خۆشەویستەوە چ دەگوزارێ بۆ ئێمە و بۆ بینەرانی بگوازیتەوە. سڵاوی خوای گەورە لە ئێوە و لە بینەران و بیسەرانی کەناڵی ئاسمانی پەیام بێت. دیارە ئێستا ئێمە لە دۆڵی بازیانین، لە سنووری گوندی هورمزیار لە دۆڵی بازیان. دیارە ئەم دۆڵە بەوە بەناوبانگە کە ساڵانە ڕێژەیەکی زۆر لە زەویەکانیان ئەکەن بە چەڵتوک. دیارە لە کۆتایی مانگی 4 و لە سەرەتای مانگی 5 لەم سنوورە جوتیاران هەڵەسن بە چاندنی چەڵتوک و لە ئێستا وەک لە پشتی منەوە دیارە ئێستا وەرزی دروێنەی چەڵتوکە و دیارە چەڵتوکی ئەم سنوورە لە ڕووی جۆرێتیەوە بڵین بە چەڵتوکێکی زۆر باش بەناوبانگەوە لە بازاڕەکانی هەرێمی کوردستانە ساغە بێتەوە و ئەگەر بەرهەمەکانیان زیاد بێ یاخود بتوانن بەرهەمەکانیان زیادکەن ئەم بەرهەمانە وەک ئاماژەم پێکرد کاک ڕیاز بە حوکمی بڵین باشی جۆرەکەی بڵین ئەم جوتیارانە ئەتوانن ئەم بەرهەمانە ڕەوانەی بازاڕەکانی هەم شاری کەرکووک و ناوچەکانی ناوەڕاست و خواروی عێراقیش بکەن. من ئەگەر کات و دەرفەتم بدەنێ لە ماوەی چەند خولەکێکا چەند جوتیارێک لەم سنوورە وەرەگرم کا حەسەن ئەگەر بیت هێرە سڵاوت لێبێ ئەگەر پێم بڵێ لەم سنوورەیە ساڵانە چەند دۆنم تقریبان ئەکرێ بە چەڵتوک و نەوعیەتی چەڵتوکی ئێوە چۆنە، بەڵام ئەگەر سەیری ئێرە بکەی ئەزیەت نەبێ فەرموو. کاک جەلال گیان لە بازیاندا ئەم ساڵ تقریبا 225 دۆرم تۆکراوە تا 250 دۆرم تۆکراوە چەڵتۆکەمان لە بازیاندا، بەڵام ئەوەیە دوونەوە ئەکەین گوسپی گوسوورەکە ئەکەین بە تایبەتی لێرە. ئەم ساڵ هەن تۆ پێیا بۆ تۆی بەرازیلی پێڵێن ئەوش تۆکەین بەڕاستی لە بازیان ڕێژێژی باش ئەبڕێ لە 80 تەنەکە تەنەچێک بۆ 90 تەنەکە چەڵتوک ئەبڕێ، بەڵام ئێمە هۆکارەکەیمە ئەوەیە زیاتر لە بازیاندا پارە ناکە بە عام پارەنەکە 2000ەکە بۆ جوتیا دوونیۆکە مەسەفی زۆر تێچێ مەساریفی زۆر دەبێ ئەم چەڵتوکە بۆیە جوتیا لێ ساردە و لێ وەرناژی لێ شوێنێ لێ داعم بکرێ و جوتیاکە هاوکاری ناکرێ بە تایبەتی وەک هاوکاری ناکرێ خەڵک لێ ساردە یان 2000ەکە 2000 بۆ جوتیا چییە هیچ نییە. مەسەرە پێتان وانە لە چاو برنجەی لە بازاڕ هەیە زۆر کەمە نرخەکەی و ئایا ئەو بڵین ئەو مەسرفەی کە ئێوە ئەیکەن ئایا پارێتان بۆ دەرێنێتەوە؟ نەخێر ئێستا جوتیارم ئەم ساڵ کردومە شوێ بە 2000 ئەیفرۆشم ئەو مەسرفەم بۆ دەرناکاتەوە. هۆکارەکەی ئەوەیە سەبەکەی زیاتر بۆمان ناکرێ دەنا ئاومان زۆرە خاکمان زۆرە ئاوی چاکمان ئێستا ئەم گوندی و مزیارە بەناوبانگە کانیاوەکەی برنجەکەی بەناوبانگە لەبەر چی بەناومە کانیەکەی ئاوە سەچاوی ئاویشی خاوێنە پاکە ئاوەکەی سادە چەڵتوکەی جوان، بەڵام ئەو هەموو زەوی جوانەمان هەیە لێرە 15 دۆنم کراوە لەبەر چی کراوە مەسەفی تێچێ زۆر جۆگەمان خوڕم بۆمان جۆمان ناکرا فارێکی زۆری پایدێ ئەفارە 50,000 بۆمان کرێکەی دەرناکاتەوە بۆ جوتیارەکەی دەبرەوە جوتیارەکەی لێ سادە بە تایبەتی لە چی نەکردنی. بەڵێ کاک ڕیاز من ئەگەر کاتم هەبێ وێنەگرەکە هەر بەردەوامە لە گواستنەوەی دیمەنی ئەو جوتیارانی کە سەرقاڵی دروێنەی چەڵتوکن. چەند جوتیارێکی تر کا حاجی سڵاوت لێبێ ئەگەر پێم بڵێ کێشە و گرفتی ئێوە لە ئێستاە چییە؟ گرفتی ئێمە من ئیسا خۆم دڵم لە ئیشەکە ساردە چەڵتوکی 3 ساڵم هەیە قەناعەتی بە هیچم بۆ ناکە لەوە ناشێ ساڵەتر بیکەم لەبەر چی نایکم کاکە هیچم بۆ ناکە قەناعەتی بە پارەی ئیشە هینەکە دەرنایانێ کرێکاری شتەکە ناوەڵا دەری نایانێ. ئەمجا مەکیناوە هەیە مەکینەی نییە بە کرێ ئیشەکە کرێی جووتەکەی بۆ نادرێ بەڕاستی دڵمان لەی سارد من نایکەم ساڵەتر سوێن خۆڵ ڕەنگە هەر نایکەم نەنە هیچم بۆ ناکە کاکە هاوکاریم ناکەن نامەیە حکومەت هیچم بۆ بکە هیچ نەجۆم بۆ جۆماڵکە نەبووم چیمەتۆکە بەس سیحرەکەی چاک بێ و منی سیفای لێ 3 ساڵیشم ماوە بۆچی کاکە گیان کیلۆی چەڵتوک هەرەوەزیە بە 1500 پارەیە ئەمێرە پێش سازیە پێشکەوتوەکان ناکرێت ئایا تەنها پێویستی بە نانەخ پارەیە کاک هێزی دەست و داس و دروێنەکردنی دەستی هەیەیان بەونە دەڕاستە و ئامێرەکانی تریش دەتوانن ئەمیشە بکەن. ئەو هاوکارم لێمە پرسێ ئەڵێ بۆچی مەسەلەن ئەم دروێنەیە هەر بەدەست ئەکەن ئایا بە دەڕاستە ناکرێ؟ دەڕاستە ناکرێ ئێمە گۆلە دەڕاستە لەو قوڕا دەرناچی ناوەڵا دەرناچی دەڕاستی تێکەی مەکینە ڕای ناکێش وەنە قوڕە یعنی ساڵانە هەموو ساڵە هەر بەدەست دروێنەکە هەر بەدەست و هەر بە کرێکار وەربەی دەست خۆش بێ. کاک سوارە ئەگەر بێتە ئێرە کاک سوارە تۆ پێت وانێ ئەگەر بێت و ئەم چەڵتوکەی ئەم سنوورە لە بازار ڕاستاغ بێتەوە و پارەی باش بکە بەرهەمی ئەم سنوورە هێندە زۆر بێن نەک هەر پێداویستی ناوخۆی هەرێم بەڵکو بەشی ناوچەکانی ناوڕاست و خواروی عێراقیش بکات؟ سەرەتا بە ناوی جوتیارانی بازیانەوە بە خێراتنی کەناڵەکان دەکەم. بەڵێ ڕاستە ئەگەر حکومەکە بتوانێت دەعممان کا
بەڵێ نەک بەشی سلێمانی نەک هەولێر کەرکووک زیاتریش ئەڕوات بەڵام ئێمە لە چەند ڕوویەک و کێشەمان هەیە یەک حەفرمان هەیە مەسەلەن بۆ نمونە جوتیارەکانمان توانای ئەویان نییە مەسەلەن مەزاخی بۆ بکڕن دوو ئێمە جۆگەی گەورەمان هەیە مەسەلەن ئاوی زۆری پیاڕوە ئەویش هەر عینە شت مەزاخی دەوێ ئەوە لە توانای جوتیارەکانمانە نییە ئێمە بە هیچ شێوەیەک دەعممان نییە مەسەلەکە هەر سەڵتوک نییە ئێمە لە هەموو ڕۆکانەوە کەم و کوڕیمان هەیە تا چەند پێویستە حکومەت بیر لەوە کاتەوە یعنی هەر پشت بەکەرتی نەوت نەبەستێ یعنی بە حکومی هەموو ناوچەکانی هەرێمی کوردستان بەتایبەت ئەم دۆڵەشی پشتوکاڵین لە قەزای چەمچەماڵەوە سپاس بۆ جەناب توول هیوای لەشساغی و بەردەوامی و تەندروستی باش بۆ ئەو جوتیار و خاوەن کێڵگە چەڵتوکانە دەکەین سپاس بۆ بەڕێستان